يكون مار كونفرنس خو جرين جام جار جرين تراب طيبة تجي نبتني دوا كونفرنس تصبح بالكو جيانا روجاني وبيكاتي عنده هس بيتي تكرن جداهية جيانا وانا الهرم كردستان تجل ناف چندنين عراق طيبة تجي ما بس من نافراست وباشورية زراتر في مجار تجل بريس مطران بشار متوردي سروكي اسخوفيا ابراشيا كلداني هولي ريب اوكي راستا خود جل مدا بريس مطران جلك سپاس جبويا جنابي وكوين جل مدانا جاري دسبيكي جل جرام بحثی پیک و جانا اولی و نتوایان کن لیش بوی کریستیان هم طیبت جی ام بحثا و مجارب کن جبوی وانا چند گرنگ سال بو ساله زیرتر گرنگی و مجارت دان یعنی الداوی جار جی حتی سر مسئله دی مافی وانا تلبجارتن جی دا یعنی راوستاندن که جدی جالیه سروک بارزانی سروک حکومت سروک هرمی و از جبوی وان چند گرنگ و گورانکاری طیبت جی آن جی جداهیال کردستان دیال نافچین دنین عراق چاد بینن يقينا دنياي وأقصي ذكين كبيكوجيان وأسايشي كومالايتي بنماكي سركيو هرا جرينجي همو كسو همو جاني همو كسيكو وهمو ولاتي قبلام إما هوكو كريستيان راستيكي أم بابتا بو إما كارتيكاريكي جرينجترا بو سقامجيري كريستيانا كان لنيو عراق دا وهروها لاني هسكردن بآسايش وبالسلامتي أما واي كردوا ككريستيانا كان لبغداو لموصلو لزور بينا وسكاني عراق لما ويزن صالي رابردو ياخد لو سالاني كعراق لبهوي قيراني تندو تجيو نالان دويتي رويان لهريمي كردستان كردو رويان لسقامجيري سقامجيري آبوري وآسايش كردو بويا أجر تو سقامگیری نبید و پیکوژیانت نبید او پیکوژیان کۆمەڵایەتیت نەبێت بەڕاستی زۆر سەختە کریستیانەکان لەو شوێنانە بمێنەوە یاخود هەر بمێنەوە لە نێو عێراقدا. بۆیە ئەمڕۆ کاتێک ئێمە کۆنفرانسی یاسای باریکەسی کریستیانەکانمان ڕێخست لە هەولێردا، ئەمە بۆ خۆی مانای ئەوەیە کە ئێمە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستی قەیرانبار دەتوانین چالاکیەکی وەها بەڕێوە ببین. بەڵێ بەڕێز مەتران، ئامانجی کۆنفرانسەکە چی بوو؟ زیاتر بە چوو مەبەستێک ڕێکخرا؟ ئەم کۆنفرانسە بەر لە هەموو شتێک بۆ ئەو بۆ کە یارمەتیدەری دادوەران و کەسانی پەیوەندیدار بێت ئەوانەی مامەڵە لەگەڵ یاسا دەکەن بۆ ئەوەی بتوانن یاسای باری کەسی کریستیانەکان بنووسنەوە. وەکو دەزانن ئێمە لە وڵاتێکداین کە وڵاتێکی ئیسلامیە، ئیسلام ئاینی دەوڵەتە، بۆیە لە سەرەتای دروستبوونی دەوڵەتی عێراق و لە سەرەتای سەرهەڵدانیەوە هەمیشە یەخود لە سەرەتای هاتنی ئیسلامەوە مافی ئەوە بە ئاینەکان دراوە کە کاروباری خۆیان بەڕێوە ببن لە ڕووی ئاینیەوە ئاینە جیاوازەکان هەر یەکە و بە گوێرەی بیر و باوەڕی خۆی کاروباری خۆیان ڕایی کردووە. ڕاستەکەی ئێمە لە دەستوری عێراقیدا مادەی 41ە ئەم مافەی بە ئێمە داوە، بەڵام چەند هەوڵێک هەبوون، بەڵام ئەوەی چەند هۆکارێکەوە سەریان نەگرتو ئەم هەوڵانە بە تایبەتی لە سەردەمی شەڕی نێوخۆیی عێراق و ئێمە ئێستا بە ئامادەبوونی سەرۆکی هەرێمی کوردستان بەڕێز نەسیروان بارزانی ئەم دەست پەشخەریەمان کردووە. ئامادەبوونی سەرۆکی هەرێمیش نیشانەی ئەوە بوو کە حکوومەتی هەرێمی کوردستان پشتگیری ئەم جۆرە گرتبوونەوە و چالاکیە زانستیانە دەکات. ئێمە هیواخوازین لە ڕێگەی گوێگرتن و گفتوگۆ و دانوستان و ئەو شاندانەی لە لوبنان و ئوردن و مەسر و سووریەوە هاتبوون کە وڵاتی ئیسلامین هەمانی ئاسان هەیە هەوڵ بدەین سوود لە ئەزمموی ئەوان وەربگرین بۆ عێراق و چەند پێشنیازێکی گونجاو بینینە ئاراوە کە یارمەتی دەربن بۆ کەسی یاسادانەر بۆ ئەوەی ئەم یاسانە دابڕێژێت و ئەم یاسانە جۆرێک لە هەستکردن بە دادپەروەری و حەق و یەکسانی کاتێک هەر کەسێکی کریستیان دەچێتە بەردەم دادگا و دادگایی دەکرێت ئەو کاتە دادوەری ئیسلامی بتوانێت مامەڵەی لەگەڵدا بکات وە مافەکانی بە گوێرەی پێکاتەکە بۆ دابین بکات. کی گله جارا ایماجه پی تکریم پش گو خستنا کریستیانا یعنی دی رنگ و دانوی پویا که دیار
باكو وڵاتی خو یانجی ناوچەین خۆ بجێت هێلن سەرێ داتاین و داویە گەهشتینە دەستێوە مثلا داوی ژمارە کریسیانات ناو عێراقیدا سەدێ چەند تیم بیە یعنی ئەگەر ئەم بەراوردەکێ بکەین دیال 30 ساڵین بۆری بتایبەتیژی ئەڤڕاوشە خراپ سەریوان هاتی شەڕێلدی شارەکی بتایبەتیژی ناوچەین وانە عموما بالشرق الاوسط في بەگشتی لە ڕۆژەڵاتی ناوەڕاستدا لە ماوەی 30 ساڵی ڕابردوو ژمارەی کریسیانەکان بە لوبناان و سووریا و عراق بە شێوازێکی زۆر درامایی کەم بۆتەوە لە عراق لە ساڵی 2023 تاکو ئێستا سێ بەشی کریسیانەکان واتە دەتوانم بڵێم ملیۆنێک و نیو کریسیان عراقیان جێهێشتووە ئەمە زیانێکی زۆر گەورەیە بەڕاستی زەرێکی مەزنە بەڵام لەگەڵەوەشدا ئێمە سواسی خوا دەکەین کە لە هەرێمی کوردستان بە سەلامەتی و لە ئاسایش و پەرەسەندندا دەژین و ئێمە بیرمان نەچێت ئێمە لە هەرێمی کوردستان تەنیا بۆ ئەوە لەوێنین کە بەو شێوازە با بڵێن ژیان بکەین بەڵکو ئێمە ئێستا قوتابخانە نەخۆشخانە زانکۆ و چەندین کار و پیشەی خۆمان هەیە کریسیانەکان چەندین کار و پیشەیان دامەزراوە لە ئیشی گەورە و ئەمە نیشانەیەکی گەورەیە کاتێک کەسێک یاخود خێزانێک یاخود کڵێسا هەموو ئەم پرۆژانە دەخاتە شوێنێکەوە ئەمە مانای ئەوەیە کە ئێمە سەقامگیرین و سەلامەتین و گەشتبینین بەوەی داهاتوویەکی باشمان دەبێت چونکە هەست بە سەلامەتی و بە ئاسایش دەکەین لە هەرێمی کوردستان بۆیە دەتوان بێکەوە کار بکەین. بەڵێ بەڕێز مەتران ئەو پێشنیازانە چین کە چاوەڕێکرێن بۆ هەمواری باری کەسی کریسیانەکان بخرێنە ڕوو لە دوایم کۆنفرانسە. ڕاستیەکەی ئێمە گەشتبینین بەر لە هەموو شتێک وەک تەواوی پێکاتە کریسیانەکان سوود لە ئەزمموی دادوەرانی کریسیان و مسلمان بەیەکەوە وەربگرین چونکە ئێمە پێویستە گوێ لە دەنگی یاسادانان و دەنگی فقه بگرین و هیوامان وایە دوای ئەم کۆنفرانسە یاسایەکی باریکەسی یەکگرتوو بۆ تاوای کریسیانەکان بنووسرێتەوە دواترش ئەم یاسایە بە کەناڵە دیاریکراوە دەستوریەکاندا بڕوات کە پەرلەمانە بواری یاسادانانە ئەوە هیوای ئێمەیە و هیوادارین زانکۆ بتوانێت بەم کۆنفرانسە کەسانی پەیوەندیدار هاریکاریان بێت بۆ ئەوەی یاسایەکی یەکگرتوو بۆ کریسیانەکان بنووسێت. هیڤیاوە و هیڤی هەرێمە کوردستانیژیاوە ئەو ڕۆشتە بەرەو بەشتر ڕابچە لێ باوەری حتا چرا دەب حکوومەتە عێراقی بتایبەتیژی ئالین پەیوەندیدارین حکوومەتە فەدرال هەیە بتایبەتیژی ئالین سنە و شیعەک و دێکار سەر پرۆژەکێ وسا بکن ji بووی باشترکردنا ڕەوشە کریسیانات ناو عێراقیدا. بابەتەکە بەم شێوەیە ئەم یاسایە داوا کاریەکی دەستوریە واتە من زۆر باش لەوە تێدەگەم و دەزانم ماوەی چەندین ساڵە دادوەران پرسیار دەکەن سەبارەت بەم یاسا ئەمە داواکاریەکی دەستوریە مادەی چلوویەکی دەستور ئەم مافەی بە هەموو پێکاتە و بە هەموو مەزهەبێک داوە کە مافی ئەوەیان هەیە کاروباری خۆیان یاخود باری کەسی خۆیان بە گوێرەی بیر و باوەڕی خۆیان ڕایی بکەن ئەمە مافێکی دەستوریە لە دەستور جێگر کراوە. هەنگاوی یەکەم ئەوەیە ئێمە ئەم پرۆژێ پێشکەش دەکەین و ئێمە دۆستمان هەیە ئێستا قسەی جەنابی سەرۆکی هەرێم کە دەربڕی هەڵوێستی حکوومەتی هەرێمی کوردستان بوو دەرخەری ئەوە بوو کە ئێمە پشتیوانیتان دەکەین لەگەڵتان دەبین لەم داوە دەستوریە و ئەمە سەرەتای ئەم هەنگاوی ڕەنگە سکارێکی سەرخەت بێت بەڵام پێویستە دەست پێ بکەین و هەنگاو بەهاوێژین و پێویستە کریسیانەکان وا هەز بکەن کە پارێزراوە لە ڕووی دەستوریەوە و مافەکانیشی پارێزراون. بەڵێ ئەگەر بەراوردێ بکەین لە ئاشتی کۆمەڵایەتی کریسیانەکان لە پاراستنتان لە دابینکردن و دەستەبەربوونی مافەکانتان لە نێوان هەرێمی کوردستان و ناوەڕاست و باشووری عێراق دەتوانین بڵین چۆنە بە لە چه ئاستێکایە؟ بەدڵنیاییەوە ئەم
بەراوردە من دەتوانم بڵێم بەراوردێکی دروست نییە چونکە جیاوازیەکی زۆر هەیە ئەگەر باسی مێژووی پێکەوە ژیان و مێژووی گوندە کریسیانەکان و گوندە کوردەکان بکەن ئەمە مێژوەکەی دەگەڕێتەوە بۆ زیاتر لە 2000 ساڵ دابوونەریتمان هەیە کولتورمان هەیە تەنانەت زلوبەرگی هاوبەش و خواردنی هاوبەشمان هەیە لەگەڵ کورددا ئێمە بێکەوە دەبەستێتەوە و دەگەڕێمەوە سەر ئەو خاڵەش ماوەی 20 ساڵی ڕابردوو بەڕاستی ئەوەی بۆ ئێمە دەرخستووە کە کێ دۆستی ڕاستەقینەیە و کێش تەنیا بانگەشە و قسەی با بڵێن خۆش دەکات ئێستا واقعەکە بەو شێوەیە ئێمە لە هەرێمی کوردستان بەرەو پێش دەچین گەشە دەکەین بە دیاریکراوی لە هەولێر من باسی ئەبڕەشەی کەلدانی لە هەولێر دەکەم جارێکی دیکە ئەوەش دەڵێمەوە ئێمە 5 قوتابخانەمان هەیە زانکۆمان هەیە نەخۆشخانەمان هەیە تەواوی ئەم شتانەوانە هەموو ئەمانە لە دوای 2002 هاتنە پێشەوە ئەمە چ مانایەکی واتای ئەوەیە کە هەستکردن بەس ئاسایش و سەلامەتی هانمان دەدات بۆ ئەوەی کە ئێمەش داوا لە هەموو لە بکەین و بەرهێنان لەم خاکەدا بکەن و بە دڵنیاییشەوە تەواوی ئەم پرۆژانە دەرفەتی کاریان پێشکەش کردو بۆیە من دەگەڕێمەوە سەر پێکەوە ژیانی کۆمەڵایەتی ئێمە ڕەگوڕیشەیەکی کۆنمان لە مێژوودا هەیە ئێمە لەگەڵ مسلمانان گفتوگۆی ژیانمان هەیە کە زیاتر لە 1400 ساڵە بەڵام لەگەڵ کورد بە دیاری کراوی زۆر لەوە کۆنترە ئەگەر کورتی بەحەسکەین یعنی کۆنفرانس دەرچای یانژی دەرگایەکی بچیک بێ لێ بگشتی مژار ئەوەک و باشترکردنە ڕەوشە کریسیانان و پێکهاتن گشتیت نەڤ عێراقیدا دیر نزیک پروژین هوسا پنگاوین هوسا ادی الواتیکان و بتایبەتیش جناب ادی پاپای واتیکانی حتی چرا ده پیوندید گلوه هەیە جبوی باشترکردنە ڕەوشە کریسیانان ناو عێراقیدا پەیامەوانە جبوی هەرێما کوردستانی چاوبیە أرجع أقول زيارة من ئەوە دەڵێم کە سەردانەکەی پاپا بۆ عێراق سەردانێکی زۆر باشونایە بوو لەوەی کە ئاماژەیەک بوو کە پێویستە پێکاتەی کریسیان لە عێراقدا بمێنێتەوە بەڕێز پاپا باسی لە گرنگی پاراستنی ئاسایشی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کرد بەڵام سەردانەکەی بە دیاریکراوی بۆ عێراق بۆ پشتگیریکردنی کریسیانەکان بوو بەڵام ئەوەی زۆر تایبەت بوو ئەو قەداسەتە بوو کە لە یاخود یاریگای فرانسۆهەریری لە هەولێر کردمان لە سەردانەکانی پاپا ئەمە گرنگترین لە ڕووی پرۆتۆکۆلیەوە ئەمە بۆ هەموو جیهان زیاتر لە وەبلێن ئەو خەڵکانی بەشداریان کرد لە حکوومەت و هاوڕێیانمان و هاوڕێیانی کورد هەمویان لەوێ بوون ئەم ئاهەنگە بەڕاستی ئاهەنگێکی زۆر نایاب بوو و پەیامی ئەوەی بە جیهاندا تاکو ئێستاش پەیامەکانی ڤاتیکان جەسەر لە ڕێگەی باڵیۆزی ڤاتیکانەوە بێت هەمویان بۆ هەولێر لە سەردانەکانیان واتە لە پەیامەکانیان زۆرێک لە جەڵنەواییدانەوە و متمانە دەدەن بۆی کە کۆمەڵەیەکی کریسیان لەم ناوچەیە هەیە بەرەو پێش دەچن بەڵێ بەڕێز مەتەران بەشار مەتی وەردە سەرۆکی ئەسقۆفی ئەبرەشەی کلدانی لە هەولێر سوپاس لەگەڵماندا بوو.